الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه منيب. أما بعد، إيمان داراني عزيز، خۆتان نەزان کاتی گەشتە و گاشتی کاتی سەفەرکردنە چەند ئادابی بە کورتی زۆر لە خزمەتتانە باسم. یەکەمیان ئینسان کە دەرچوو لە ماڵ پێش ئەوەی دەرچێت دوور کات سونەتی ئیستخارە بکات. ئیستخارە ئەوەیە تۆ ڕێی بۆ ئیشێ نازانی خێری تایە شەڕی تایە، دوور کات نوێژ دەکەی، دوعای ئیستخارە نووساوە لە کتابەکانە، دوایی لە کتابەکان بکەرەوە لێی بدە، دوور کات نوێژ بکە و پاشان ئەو دوعای ئەگەر لەبەرتە بیخوێن، ئەگەر لەبەرت نییە جوان بیکەرەوە بیخوێن. ئەگەر خەیری تیا لەبێ خوای گەورە خێر بۆ تێ بکە، شەڕشی تیا بێ لێت ئەپارێزێ. ئەگەر دڵ تەش دوودڵ بووی دوایەوە قەراری دڵت چیدا ئەوە بکە، خوای گەورە دڵی دامەزران بیکەرە، نەیکرد مەڕۆ. ئەمە سونەتە. هەوڵدە ڕۆژی جومعەکان نەکەینە عادەت دەرچی، چکە عولەمای فەرموویان کەڕاحەتیە. ئەگەر ڕۆژی جومعە بچی بۆ سەفەر، جومعەت لەدەست بچێت، ئەو ڕۆژە تۆ گوناحێکی یەکێ لە گەورەکانت کردووە لە دیوانی خوا. ئەگەر چوویشی هەوڵدە جومعەکەت نەخوێنی، بە تایبەتی بۆ پیاوان. ژنان سونەتە لە سەریان نەچن بۆ جومعەش کێشە نییە، بەڵام پیاوان ئەوەی باوەڕە ئەبێ جومعە بکە، لەسەری ناکەوێ عوزر مێنەوە بۆ خۆت بڵێ ئەمە سەفەر و جومعە لە سەرمان نییە. نە، ئەوە تۆ نامێتەوە، چکە لەبەری ئەوە سەفەرێکە مەجبوری، تۆ مەجبور نی لە جومعە بڕۆی، مەجبوری لە شەش ڕۆژەکەی دەرهاتووەتە لێ بڕۆی، ئەبێ وریان. سێن ئەگەر ڕۆیشتیش قەنیا، بەڵام وریا بە جومعەکەت نەخوێن. کاتێک دەرئەچی بۆ سەفەر بەتەنیا مەڕۆ. پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام نەک بەتەنیا بخەون لە ماڵێکدا، نە بەتەنیاش بە سەفەرا بچن. هەوڵدە لەگەڵ ماڵ و مناڵی خۆتا بچیت، ئەگەر نەشبوون جا برادەرێ بەرە لەگەڵ خۆتا. جا چی برادەرێک؟ برادەری چاک و باش، بە تایبەتی گەنجەکان ئەچنە دەرەوە ڕەجان گەنجە جوانەکان، ئەهلی مزگەوتن ئێوە کەسی چاکە لە ڕەفیقت، یەکێ بکە ڕەفیقت وە پێغەمبەرگیانە فەرمی ئەمین بێ ئەمین، دەستپاک لە پشتەوە نەپوشێ، لە پشتەوە خیانەی لێ نەکە، تەماحەت لێ نەکە، تەماحی پارەکەت، تەماحی مۆبایلەکەت، تەماحی سەیارەکەت، گەنجە جوانەکە. هەموو هاوڕێی و ڕەفیقی هاوڕێ نییە، هەیە موسیبەت ئەبینی لە ژیانی خۆماندا چی ڕوودا. دوعای سەفەر، دوعای سەفەر بکە ڕۆیت لەناو سەیارە کوڕە جوانەکانمە، دوعای سەفەر بکەی نازانی بە سەیارەکەت، بیخەسەری بە مۆبایلەکەت، بە خوێندنەوەی، بۆ ئەوەی وەڵام موسیبەتی ڕێگای سەفرت لە کۆڕ بێتەوە، نەک گۆرانەی بکەیتە پاڵی تەقڵ و زوڕنا لێ بێتە. ئەمە کوا؟ ئەمە تۆ هەرچی شەیتانەکانێک بۆ بکەیت و لەگەڵ خۆتاوەی بێ بۆ سەفەر. خوا پەنامان ئەبێ وریا بێت. و ئیلتیزام بکەیت بە ئاداب نەریت، ئادابی ئاینی، ئادابی نەریتی کودەواری. ئیلتیزامی پێوە بکە، مەوە موسیبەت بۆ عالەم، دنیا با ناڵکێرێت، ئەمە تۆ چێکی بۆ سەفەر. ئیتر گشتی گیرەکە بەدەستەوە، وامەر کەسێک بە ئیسفاتت بۆ دەوروبەر، ئازار ئەشکەنجەی دەوروبەرەکە مەدە، گونەحبار دەبی. ئازاری نە بە سیارەکەت، نە بە ماتۆڕەکەت، نە بە پاسکیەکەت، مەو بە ئازار بووی لە ڕێگاوبان، لە ناو شار، لە دەرەوە، لە سەیران. تەجیلێک دەبەی بۆ خۆت لێیتە، لەو گەڕەکانەی مەدامووی ڕابکە، هەمووی نەعلە شۆ بکە لە خۆت، لە باو بابێت. بۆ وا دەکەی؟ خۆ ئەو عەرزەی دەرەوەی تۆ نییە بە تاقوتەنیا، ئەو عەرزێکی خوایە. خەڵک حەقی بێتە دەرەوە تۆ مەبە بایزی ئەوەی کە خەڵک خراپی لێ بکە و لەعنەتی لێ بکە. خوا پەنامان بدە. یاسای مرور سەد ئەبێ جێبەجێ بکەی. نەیکەی گونەحباری ئیمانداری، نەیکەی گونەحباری چی لە یاسا وە چی لە دین. هەر یاسایە خزمەتی مرۆڤکە دین لەگەڵایەتی بێ یەک و بێ. هەر یاسایە خزمەت بە مرۆڤکە ئەوە دین لەگەڵایەتی. تۆش پابەندی یاسا بە، سیارەکە تاقیکەرەوە پێشەوەی دەرەچی، هەمووی فەحسکە، خۆت بوەسەوە، مناڵەکانت پەلە مەڕۆ، مەڕانە پەلەی چیتە، سەرخۆ بە، کەمە سەبرتە بێ، تەحاملتە بێ. ئەگەر تەحاملت نییە مەڕۆ بە سەیران، کاکە مەڕۆ. سەیران مشەقەتە، سەفەر مشەقەتە، تەحاملی پێویستی پێیەتی. بۆیە پەلە مەکە، ماڵی خۆت وێران مەکە و ماڵی بەرامبەرەکەش وێران مەکە.
ئەبێ وریار لەوێ تووشی حرام مەبە، هەڵپەرکێ و هەڵبەزین و دابەزین خۆتە ئیکەی لەگەڵ مناڵەکان تا شتێکی جیاوان دووی مناڵەکان خۆشە بی، بەڵام لە سنوور دەرنەچێ لە شەڕدا. بەڵام لەوێ تەماشای گەنجە جوانەکان نەزەر چی لە ناو مزگەوت بێ، تەماشانی ناشەرعی چی لە دەوری مزگەوت بێ حرامە. ئەبێ ئەوە بزانین وریار بێکاری حرام نەکەین، لەگەڵ خەڵکیای حرامە دەرنەچین. ئیسراف مەکەن عەزیزان. دوو موچە هاتە بەسەریەکە خەڵکی ئێستا بڕێ پرسە موچەی نەما. تخوا کە ئێمە ڕاستە دوو موچەی وەرگردووە لە دوو هەفتەدا لە هەفتەیەکدا پێشی ڕەمەزان، ئێستا بڕۆ هاوارێکی 5 ڕۆژ تری ئێستا گشتی هاوارە موچە نەما، پارەم نەما. ئەچی دێت 2 ملیۆن دینار وەرگردووە، 3 ملیۆن دینار وەرگردووە خۆت و خێزانە، ئەچی لێکرد بۆ دنیارم 4 ڕۆژەیە تە دنیا نامێنێت دوایەوە. عەزیزان بۆ وا خواگیان جەلە جەلالو قبوڵ ناکە 3 جار دەستنوێژ سینی بەڕاستە قبوڵ ناکە بکەیتە چۆن، نیوەڕۆ 4 ڕکاتە قبوڵ ناکە بکەیتە مەغریب 3 ڕکاتە قبوڵ ناکە بکەیتە 4 بەیانی 2 ڕکاتە قبوڵ ناکە بکاتە 3. ئەی چۆن خوا قبوڵەکە لە تۆ کە بۆ پارە چەخشان و بەخشانی بێ هەمووی لە شتی ئەیلا ولا سەر زۆری نیمەی پێویستی ئەوەی پێویستە سەرچی دەستی پێوە بگرە برە با 100,000 لە ماڵا بێ، نەخۆشیەکت بوو، مناڵێکت، خۆت، خێزانت مەڕۆیە سەر دەستپانکەرەوە. ئیماندارانی عەزیز، ئەوێ وریابی خاڵی کۆتاییمان لە شوێنێکا دانیشی خەڵکی زعاجمە لە سەرڕێی خەڵکا دامەنیشن، لە شوێنێکا نەبێ شوێنی دانیشتن نەبێ، چکە ئەمانە لەعنەتی لەسەر پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام. خوای گەورە موفقمان بکە سەرکەوتووی دنیا قیامەتمان. إن الله وملائكته يصلون على النبي